بۆ ئەوەیە کە بۆ جوانێکی دەربەندە کە ئەمە دێنین خەڵک لەخوا بەزات دڵی پێخۆشە و پێی شتێکی جوان و تایبەتە و تازەیە لەخوا بەزات بێ کە توانیمانە جێتکارێک بێنین ئەم جێتکارەی کە ئێستا دەیبینن لە دەرەوەی وڵات شتێکی نمونەیە بۆ ئەم دەربەندە جوانەی کە ئێمە دڵمان زۆر پێی خۆشە ئەو جێتکارەمان هێناوە کە تاقە لە هەموو عێراق لەسەر تەڵەبیاتی خۆمان هاتووە تەنانەت بۆ جوانی دەربەندیشمان هێناوە بۆ خۆشی خۆمان و بۆ جوانی دەربەندی تا ئێستا ئێمە ئەو جێتکارە بەکرێمان نەداوە لەبەر ئەوەی بە کەڵکی کرێی نایات تەنانەت بۆ ئەوەیە کە بۆ جوانێکی دەربەندە کە ئەمە دێنین خەڵک لەخوا بەزات دڵی پێخۆشە و پێی شتێکی جوان و تایبەتە و تازەیە زۆر پێیان خۆش کە ئێمە دین بە جێتکارەکە بۆ دەربەند خەڵکیی زۆر حەزی لێ بیبینێ ڕسمی بگرێ ئێمە ڕێگامان پێداون ڕاستی بەس بۆ مەسەلەی کرێ بۆ کرێی نابێت لەبەرەوەی جێتکارەکە تایبەتە و دوو نەفەریش هەڵدەگرێت بۆ کرێی ناگونجێت